باشە حکوومەتی ئەم جارێ هەرێمی کوردستان حکوومەتێکی بنکە فراوان نەبێ لەبەرەوەی حیزبەکان ناتوانن بە تەواتی شەکانی خۆیان ڕاوپەڕێنن پێم باشە ئەو حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان حکوومەتێکی تەنها یەکێتی پارتی بستەناو حکوومەتەوە چونکە ڕاستەکەی ئۆپۆزیسیۆن تازە هەمێ لای میلەت هەناک دەسەڵات نما ئومێدەوارم ئەم جارە حکوومەت پێک بێنرێ کە هەموو لایەنە کاتێدا بەشدار بن و ئیش لەسەر کەرتی کوشتکاڵ و سیاحە کە ئەمانە بنە هۆی داهاتێکی زۆر کە بە بەرهەمی ناوخۆ پشت بە بەرهەمی ناوخۆ بەستین هیچ کە پشت بە بەرهەمی دەرەوە نەبەستین کە ئەمەش بێتە داهاتێکی گەورە بۆ وڵاتەکان. دەمەوێت حکوومەتەکە تەنها پارتی دیموکراتی کوردستان بێت چونکە لە لای من وایە تەنها پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی زیاتر و باشتر خزمەتی گەنج بکە. بەڕای من وەکو گەنجێکی هەرێمی کوردستان بەڕای من ئەوەیە کە حکوومەت تەنها پارتی دیموکراتی کوردستان هەڵسێت بە ئەنجامدانی و بە دروستکردنی حکوومەتێکی پڕاوپڕ لە وەزیری گەنج و زیاتر هەلی کار بۆ گەنج بڕەخسێنێت و بژێوی ژیانی گەنجان زیاتر خۆشتر بکات. پەیامی من بۆ حکوومەت ئەوەیە کە زیاتر پشتگیری هونەر بکە لەبەرەوەی هونەر لێرە شتێکی عیبەیە کە لە باپیرانمانەوە بۆ ماماوەتەوە کە شتێکی عیبەیە کچ بچێتە دەرەوە و یان خولەی خۆی بەدی بێنێ یان هەر ئارێزێکی هەیە بیکە بەس من ئەمێ ئەوە بگۆڕم بۆیە پەیامی من بۆ ئێوە ئەوەیە کە زیاتر پشتگیری هونەر بکەن لەبەرەوەی هونەر پێشخستنی کۆمەڵگایە.